دوابەدوای تیوتەکەی موقتەدا سەدری ڕێبەری ڕەوتی سەدر بۆ بانگشتی خێرایی وەزیری دارایی و بەڕێوەبەری بانکی ناوەندی بۆ لێپرسینەوەیان لە بەرزکردنەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دینار لەلایەن وەزیری دارایی و سیاسەتمەداران و ڕۆژنامەنووسان و چالاکانی مەدەنیەوە ناڕەزایی بەربڵاوی لێکەوتەوە و ئەو شێوازە ڕەت کرایەوە. ئەوەیە کە من جار نییە پارتە سیاسی و کەسایەتیەکانی سەرانسەری عێراق دەست وەردەدەنە کاروباری حکومەت و پەرلەمان و لە بری ئەوان بڕیار دەدەن. بەڵام ئەوەی جێی سەرنجە موقتەدا سەدر خۆی یەکێکە لەوانەی هەمیشە ناڕزایی دەربڕیوە لە دەستوەردانی دەرەکی و ناوخۆیی لە کاروبارەکانی دەوڵەت و دامەزراوە دەستوریەکانی کەچی ئێستا بۆ خۆی کە دروشمی نەخۆرەڵات و نەخۆر ئاوا بەڵکو و حکومەتی زۆرینەی نیشتیمانی بەرز کردوێتەوە با پشبەستن بە دەنگی لیستەکەی و گرێدانی هاوپەیمانیشی لەگەڵ هەندێ حیزبی هاوشێوەی ڕەوتەکەیدا بە شێوازی ئاشکرا دەست وەردەداتە کاروباری دەوڵەت و دامەزراوە دەستوریەکانیەوە. إكمال كابينة الوزراء التكنوقراط المستقل لەبەر پێگاتەنەتەوەی و ئاینیەکەی و خواستی زەوتکردنی دەسەڵاتی سیاسی لەلایەن حیزب و کەسایەتیە جیاوازەکانی عێراقەوە لە دوای ساڵی 2003ەوە ئەوە شتێکی نامۆ نەبووە بەم وڵاتە. مەرجع سیاسی و ئاینیەکان تەڵقینی دامەزراوەکانی دەوڵەت بکەن بۆ ئەو خواستەی خۆیان و بەرژەوەندیەکانیان دەیخوازێت. خەونی تاگڕەوانی دەسەڵات ساڵانێکە لە هەرێمی کوردستان لەلایەن حیزبە هاوپەیمانەکەی ڕەوتی سەدرەوە بۆتە هۆکاری نەهامەتیە سیاسی و ئابوووریەکان هەر لە ناشەفافی سیاسی و ئابووریەوە بگرە تا بە پاشکۆکردنی دامەزراوەکان کە لە بەرزترین حاڵەتیدا بووە هۆکاری داخستنی پەرلەمانی کوردستان. لیستەکەی حەلبوسی سوننەش دەیەوێت هەمان هەناسەی دیکتاتۆرانە بەسەر سونەدا بسەپێنێت بۆیە ئەو تیوت و فتوایانەی سەدریش دووبارەکردنەوەی ئەزموونی فاشیلی ئەوانی دیکەیە. لە دوای ساڵی 2003 و نووسینەوەی دەستور و پەسەندکرانی بە ڕێفراندۆمی گشتی عێراق دەبوو ببێتە وڵاتی دامەزراوی دیموکراسی و دەستوری بەڵام بۆ هەر بابەتێک مەرجع ئاینی و پارتە سیاسیەکان لە بری دامەزراوەکان بڕیاریان دەرکردووە. بۆ نمونە حەشتی شەعبی بە بڕیاری مەرجعێت دامەزرا دواتر پەرلەمان شەرعێتی پێدا و کردیە بەشێک لە هێزە چەکدارەکان کەچی تا ئێستاش بە میلیشیایی ماوەتەوە و لە دوای کێشەی شەڕی داعش خۆی بۆتە کێشە و قەیرانی ئاسایش لە ناوخۆی وڵاتدا. ئەگەر نەخۆرەڵاتی و نەخۆر ئاواییش هەر بە تیوت و فتوای سەدر بڕوات بەڕێوە هەروەکو سیاسی و چالاکانی مەدەنی دەڵێن هەرگیز دەوڵەتی مەدەنی لە عێراقدا لەسەر بنەمای جیاکردنەوەی دەسەڵاتەکان و سەروەری دەستوری و یاسایی ناچەسپێت. ڕەتکردنەوەی خواستی سەدر لەلایەن وەزیری دارایی عێراقەوە لەو ڕۆ پشتیوانی سیاسی و چالاکان و ڕۆژنامەنووسانی لێکەوتەوە کە خواستەکەی سەدر سەپاندنی مۆدێلێکی دیکەی دیکتاتۆریەتە کە مافە دەستوریەکان و دەسەڵاتەکانی پێشێل دەکات. ملکەچ نەبوونی وەزیر بۆ ئەو داوایە وەرچەرخانێکی گرنگە بۆ ئەوەی مەرجعەتەکان لە چوارچەوەی دەستور و یاسا پەیڕەوکراوەکاندا کار بکەن نەک تاکەکان بە پاساوی مەرجع بوونیان دەستوەردەنە کاروباری دەوڵەت و خۆیان لە سەرەوەی دەستورەوە ببینن. بۆ پێی وەزیر تەنیا لە بەرامبەر سەرۆک وەزیران و بانگشتی پەرلەمانەوە ملکەچە نەک حیزب و مەرجعە جیاوازەکان.